ئەو سایتانەی ڤاکسینی کۆڤید19 دابینەکات لە هەموو کالیفۆرنیادا کراونەتەوە لە یاریگاکان و پێشانگاکات. تەنانەت لە دیزنیلاندیش هاوینە هەوارەکە یەکەمین پێنج شوێنی کوتانی سۆپەر کۆڤید19 کە توانای هەیە ڕۆژانە 1000 کەس بکوتن. تەنها لە ڕۆژی یەکەمدا زیاتر لە 10,000 کەس داواکاری کوتانیان لە ماڵپەری ئۆرەنج کاونتی پێشکەش کردووە. هەر ئەمڕۆمەیە ئەگەر وادەت وەرنەگرتووە بە تەنگەوە هاتنی خەڵک زۆر خۆش بوو. بەهۆی ژمارەی زۆری خەڵک کە دەیانەوێت ڤاکسینەکە بە زووترین کات وەربگرن، وێبسایتی ئەلەکترۆنی ئۆرەنج کاونتی تووشی وەستان هات. سوزان لەگەڵ هاوسەرەکەیدا هاتووە لەو باوەڕەدایە ئەوان لە خۆشبەختەکانن. بۆ ئەوەی بژین بە دڵنیاییەوە ئەوە تاکە هۆکارەکە لێرە. دوێنێ ڤاکسینم وەرگرت. من ئەمڕۆ وەرم گرتووە. دەسەڵاتدارانی ئۆرەنج کاونتی هۆشداری ئەگەری دوور و درێژی نۆرەکان و وەستانی زۆر دەدەن. لەم کاتەدا و لە ماوەی چەند هەفتەی کە دادێت تاوەکو ڤاکسینی زیاترمان پێدەگات، خۆڕاگر بن و ڕێگە بدەن بە تەمەنە لاوازەکان ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە لە پێشدا بکوترێن. فەرمانڕەوای کالیفۆرنیا کاڤین نووسیم ڕاگەیاند قۆناغی یەکەمی ڤاکسینکردن دەستی پێکردووە کە لە سەرەتا کوتانی کارمەندانی تەندروستی هەروەها کەسانی سەر و تەمەن 65 ساڵ. هەڵمەتەکە کاریگەری دەبێت بۆ 6.5 ملیۆن کەس، بەڵام لەم کاتەی ئێستاماندا زۆر بەسانایی ڤاکسینی تەواوەتیمان لەبەردەستدا نییە. لە خۆڕانیە کە دیزنیلاند هەڵبژێرداوە وەک شوێنێک بۆ سوپەر ڤاکسینی کۆڤید19 تیا لێ بدرێت. دیزنیلاند بۆتە هاوبەشێکی باش. ئەوان زۆرترین فەرمانبەری ئۆرەنج کاونتین. شوێنەکە دیارە، هەموو کەس دەیزانێت لەکوێیە. خەڵکیش بە دیزنی ئاشنایە و هەستێکی خۆشیشان بەرامبەری هەیە. دیزنیلاند لە مانگی 2020 داخرا. بەم دوایانەش هەندێ دوکان و بازار و یاری شەوانە کراونەتەوە، بەڵام یاریەکان هێشتا داخراون. دانیشتوانی ئەناهایم حەز دەکەن بکوترێن تاوەکو بگەڕێنەوە بۆ سەر کارەکانیان لە چێشخانە و بازارگە و هوتێلەکان و ئەو شوێنانەی چواردەوری دیزنیلاند. لەبەرەوەی لە شوێنێکی گشتی کار دەکەم بڕیارم داوە ڤاکسینەکە وەربگرم بۆ ئەوەی دڵنیا بم لەوەی خۆم و خەڵکی تریش بپارێزم. شوێنێکی تری کوتانی کۆڤید19 لە یاریگای دۆجەرە لە لۆس ئانجلس ڕۆژانە نزیکەی 12,000 کەس دەکوترێن. شوێنێکی تری کوتانیش لە شاری ساندیاگۆ کراوەتەوە. لە هەموو شوێنەکان نۆرەکان دوور و درێژن. هەندێک کەس تااقەتی ئەو وەستانیان نییە تا ڤاکسین بکرێن و بگەڕێنەوە بۆ سەر ژیانی ئاسایی خۆیان. یەحیا بەرزنجی دەنگی ئەمەریکا.